بکرێتەوە بەڵام بۆ سێمان چوارمان دانیشم لە بەرچی زیندانیان لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. لە ئێستادا بەشێکی زۆری گیراوانەی چاکسازیەکانی گەوران و نێوجوانانیش لە بارودۆخێکی خراپدان و هەم بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە نێو زیندانەکان هەمیش بەهۆی دواخستنی کاروباری ئازادکردنیان. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤیش لە پەرلەمانی کوردستان هۆشداری لە مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دەخاتە ڕوو دەڵێت ئێستا تەنها لە چاکسازی گەورانی سلێمانی نزیکەی 50 توش بوو بە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە. هەر ئەم 50 کەسەش مەترسیە بۆ سەرتەواوی زیندانیان بەهۆی لێک نزیکیانەوە. سەبارەت بە چاکسازیەکانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی سەخت و دژوار و نامۆردان تایبەت کە ئێستا ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا بوونەوە زۆربەی لە سزادراوان ئێستا هەڵگری ئەو ڤایرۆسن هیچ ئەمەلێکیان بە هەرێمی کوردستان نەماوە کاتێک ئەبینن لە هەموو وڵاتانی دەوروبەر و بە ئیقلیمیشەوە زۆربەی لە سزادراوان بە بۆنەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئازاد کران ئەوانیش بەڕاستی بێتاقەتێکی زۆر و نیگەرانێکی زۆر ڕووی تێکردوون بە تایبەت کە ئێستا زۆربەی لە هۆڵەکان تیانایە کە هەموو نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆنایان تیا و پێچ ئێستا عەدەدی بەس تەنها لە چاکسازی سلێمانی عەدەدی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە 50 بەرەو سەر بێت و ڕۆژی تەندروستیان ناجێگیرە. بەپێی دەستورە جیهانیەکان هەر تاوانبارێک سزای خۆی تەواو کردبێت دەبێت ئازاد بکرێت. بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان بە سەدان زیندانی هەن کاتی یاسایی سزاکەی خۆیان تەواو کردووە بەڵام ئازاد نەکراون. لە هەرێمی کوردستان بەداخەوە لەبەر کۆمەڵێک کەم و کوڕی ئیداری ناو دادگاکان و هەروەها دادگای تەمیز و دادگای تێهەڵچوونەوە تاوانبارەکان زوڵمیان لێ دەکرێت لەسەر چی؟ لەسەرەوەی کە تاوانبارێک و لە ناو چاکسازیەکان حکمی خۆی ئەو حکمی کە دراوە ماوەی یاسایی خۆی لەوێ تەواو دەکا لەبەر ئەوەی ئێمە ینی لە ژمارە دادوەرانمان کەمە یاخود دادوەری ئێشکگرمان کەمە بۆیە چەند مانگێک زیاتر لە زیندان دەمێننەوە بۆیە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەم سیستەمی دادوەریمان سیستەمەکی سەقەتە هەم دادگاکانمان بە جۆرێک ینی کاروبارە ئیداریەکان بەڕێ دەکەن تیایدا خەڵک و هەروە تاوانبارەکان کە ماوەیان تەواو دەبێتە قوربانی ئەو جۆرە کەم تەرخەمیەی ئیداریەی کە لە دادگاکان دەگوزارێ. پارێزەرێکی ڕاوێژکاریش ڕای دەگەێنێت غیاببوونی یاسایەک لە دادگای تەمیز بە سەدان باوک و دایکی بێبەش کردووە لەوەی بە ڕۆڵەکانیان شاد ببنەوە و بگەڕێنەوە نێو خانەوەدەکانیان و ژیانێکی نوێ دەست پێ بکەنەوە. هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە نەبوونی یاسایەکە بۆەوەی کە دادوەرانی دادگای تەمیز و ئیستئناف دادگای پێداچوونەوە و هەڵچوونەوە ناچار بکاتن سەقفەی زەمەنی هەبی بۆ نمونە هەر دۆسیەک کە دەچیتە دادگای پێداچوونەوە یاخود دادگای تێهەڵچوونەوە سەقفەی زەمەنی بۆ دیاری بکرێ بۆ نمونە بۆ دادگای تاوان دیاری بکرێتن 6 مانگە ماوەکەی بۆ نمونە یاخود دادگای کەتن کە زۆری تاوانەکەی بچووکترە لە بەرۆی سزادانەکە لە نێوان 3 مانگ تا 5 ساڵە دەکرێت 4 مانگ بیتن ئەوەش پێویستی بە دیراسە هەیە دادوەران و خەڵکی پسپۆر دەتوانن دیراسە بکەن اینجا دەتوانن یاسایەکی دەربکەن بۆەوەی دادوەران پێی پێوە پابند بن لەوەی کەسانێک لە گرتوخانەکان نەمینێنەوە و چاوەڕوان بن و نەبنە قوربانی. مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕاگررتنی دەوامی فەرمانکان زیانێکی زۆری بەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەیاندووە و تا دێت و بازنەی ئەو زیان و کاریگەریانەش فراوانتر دەبێت. زیندانیان و ڕاگیراوانی نێو گرتوخانەکانیش بەهۆی بەرتەسکی ژینگەی ژیان و گوزەرانی ڕۆژانەیان مەترسیەکانی سەریان زیاتر و مەترسیدارترە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.